بسم الله الرحمن الرحيم. الحمد لله رب العالمين، الصلاة والسلام على حبيبنا محمد وعلى آله وصحبه أجمعين. بنەمای سێیەم لە بنەماکانی خۆپاراستن لە فیتنە بریتیە لە دوورکەوتنەوە لە عاتیفە، دوورکەوتنەوە لە عاتیفە و هەست و سۆز. چونکە بەڕاستی زۆرێک لە خەڵکی ئەمڕۆی بینین لەبەرەوەی عاتیفە و هەست و سۆزی هەیە بۆ گروپێکی گومڕا کوفر و شیرکی ئەو گروپەی قوبوڵ کردووە. لەبەرەوەی عاتیفە و هەست و سۆزی هەیە بۆ ئیمامێکی گومڕا، بۆ بانگخوازێکی گومڕا، بۆ مەلایەکی گومڕا، کوفر و شیرکی ئەو مەلایە و ئەو بانگخوازەی قوبوڵ کردووە. جاری وا هەیە لەبەرەوەی عاتیفەی هەیە بۆ باو و باپیرانی، بۆ عەشیرەت و کەس و خزم و کەسوکاری، کوفر و شیرکی ئەوانەی قوبوڵ کردووە. بەڕاستی عاتیفە زۆر مشکیلەیە. ئینسانانێکی زۆر بە عاتیفە تێکەوتون و بەرەو کوفر و شیرک ڕۆشتون پەنا بە ئەڵڵا و ناتوانن حەقەکە قوبوڵ بکەن و ناتوانن لەو فیتنە و گێژاوانەی ئاخر زەمان خۆیان ڕزگار بکەن. ئەگەر بێت و عاتیفە زاڵ ببێ بەسەر تا پەنا بە ئەڵڵا، بەڕاستی خودی ڕەسوڵ الله صلی الله عليه وسلم بێت دعوت بکە ئیستیفادەی لێ نابینی، و ئەگەر بێت و کەسی ئەویش بی هەر ئیسفادەی لێ نابینی. ئەبینین ئەبوو طالب کە مامی ڕەسوڵ الله بوو صلی الله عليه وسلم چەندە دیفاعیشی لە ڕەسوڵ الله کرد صلی الله عليه وسلم و ئەشیزانی ڕێبازەکەی ئەو حەقە و بێ پەیڕەوی کە و جێبەجێ بکە و بۆشی ڕوون بوو بۆ چەسپا بوو کە دینی ئیسلام دینی حەقە، کەچی لەبەر ئەوەی عاتیفەی هەبوو بۆ باو باپیرانی ئەو حەقی قوبوڵ نەکرد لە ڕەسوڵ الله صلی الله عليه وسلم لە کاتێکە خۆشەویستترین کەسی بوو و ئەشیزانی حەقە. سێرەکەی عاتیفەی بۆ باو باپیرانی دەمانگیری بۆ باو باپیرانی وای لێکرد لە سەرمەرگە نەڵێ لا ئیلاهە ئیلا الله. ئەم چیرۆکە ئەوەمان پێڵێ کە ئەگەر بێت و تۆ دەمارگیری و عاتیفەت هەبێ بۆ کوفرێک، بۆ لایەنێکی کوفری، ئەوە تۆ پێغەمبەرانیش ناتوان فریات بکەون، وەکو خۆ تەمێنیتەوە هەتا ئەچیتە جەهەنەمەوە پەنا بە ئەڵڵا. سێرەکەی ئیبراهیم عەلەیه السەلام بە هەمان شێوە باوکی عاتیفەی هەبوو بۆ قەومەکەی و پشتی کردە ئەو پەیامە حەقەی کە کوڕەکەی هێنابووی. لەوێ بڕۆ بۆ زۆرێکی تر لە تەنانەت خێزانی نوح، خێزانی لۆط، کە ئەمانە بەهۆی هەبوونی عاتیفە و دەمارگیریانەوە بۆ قەومەکانیان و بۆ باو باپیرانیان و بۆ ڕێبازە گومڕاییەکانی خۆیان نەیانتوانی ئەو حەقیقەتانە و ئەو تەوحیدەی کە بە پێغەمبەران هاتووە قۆبڵی بکەن. ڕەسوڵ الله صلی الله عليه وسلم کاتێک کە ئەبوو طالیب بکەوێتە سەرە مەرگەوە چێتە پاڵ سەری دانیشێ، پێڵێ یا عەم قل لا إله إلا الله كلمة أحاج بها عند ربي لك. فەرمی ئەی مامە بڵێ لا إله إلا الله یەک وشەیە هەتا وەکو لە لای الله سبحانه وتعالى بتوانم بەرگریت لێ بکەم. ئەی مامە یەک وشەیە کەلیمەیە کە بیڵێ حتا وەکو لای الله سبحانه وتعالى شەفاعەتت بۆ بکەم، تکات بۆ بکەم. ئەوەیە لە پاڵ سەریە ئەبوو جەهل و ئەبوو لەهەب و سەرانی قوڕەیش دانیشتون لە کوفر پێڵێن ئەتەرغەب عن ملة عبد المطلب، تۆ لە ڕێبازی باو باپیرانت هەڵەگەڕێیتەوە، دەستبەرداری ئەبی، یعنی بەچی هانیانەدا بمێنێتەوە لەسەر کوفر و شیرکەکەی بە عاتیفەکەی. هەنی ئەمڕۆژ سبحان الله کاتێک کە بە خەڵکێک ئەڵێ ئەو شتە کوفرە، ئەو شتە شیرکە تێکەوتووە، ئەڵێ من گوێ لە فڵانە بانگخواز ئەگرم، گوێ لە فڵانە مەلا ئەگرم، یعنی ئەو ڕاست ناکە، ئەو نەی پێکاوە، بۆیە من لە ڕێبازی ئەولا نایم، ئەمێنێتەوە لەگەڵ کوفر و شیرکەکەیە بەهۆی ئەوە. یاخود ئەو فڵانە گروپە واڵێن، ئەو فرانە جەماعەتە واڵێن، یعنی ئەوان هەمویان درۆکەن، تۆ ڕاستەکەی، بۆیە من لەگەڵ ئەوان ئەمێنمەوە و بۆ شێوە بە گومڕایی ئەمێنێتەوە پەنا بە ئەڵڵا. ئەوە بوو ئەبوو طالب کاتێک کە ڕۆحی دەرچوو وتی ئەموت وأنا على ملة عبد المطلب، ئەمرم و من لەسەر ڕێباز و شێوازی عبد المطلبم. طبعا هەر بە هەمان شێوە بوو ئەوان پێیانەوت یعنی تۆ ئەگەر دینی ڕەسوڵ الله قوبوڵکەی صلی الله عليه وسلم تەوحید قوبوڵکەی، ئەوە بۆ خۆی تەکفیری باو باپیرانی خۆتە کردووە، میلەی عبد المطلبت ڕەت کردوێتەوە، بۆیە ئەویش بۆی تەکفیری ئەوان نەکەوە، ئەوان بە خراپدانەنێ لەسەر کوفر و گومڕاییەکەی مایەوە. زۆرێک لە خەڵکی ئەمڕۆ بۆی مەلایەک و بانگخوازێ بە کافر و گومڕا دانەنێ لەسەر کوفر و گومڕاییەکەی مێنێتەوە.
لكاتێکا کوفر و گومڕایشی دیوە لەو مەلایە و خۆشی لەوی وەرگرتووە یاخود لەو حیزبە خۆشی لەوی وەرگرتووە. ئەبینین ڕسوول الله صلی الله عليه وسلم دێتە دەرەوە لە ماڵی مامەی، دڵی تەنگە خەفەتبارە، عەتفێکی زۆری هەیە بۆ مامەی. لەبەر دەرگا بڕیارەدا کە داوای لێ خۆشبوونی بۆ بکە، کە پێڵێ لەئەستەغفیرەنە لەکە ما لەم ئونهە عنه. عاتیفەکەی وای لێ ئەکا کە هەوڵ بدا داوای لێ خۆشبوونی بۆ بکە لای الله سبحانه وتعالى. ئاەت دابەزێ بە ڕسوول الله فەرمێ تۆ ئەبێ عاتیفەت هەست و سۆزت کۆنتڕۆڵکەی بە شەرع، نابێ لێی گەڕی بەبێ شەرع. بۆی ئاەت دابەزێ پێڵێ ما كان للنبي والذين آمنوا أن يستغفروا للمشركين ولو كانوا أولي قربى من بعد ما تبين لهم أنهم أصحاب الجحيم. أي رسول الله صلى الله عليه وسلم قادر بن نبوتو نبو هیچ ئیماندارێکی هەیە بە عاتیفە و بە هەست و سۆز بڕیار بدا داوای لێ خۆشبوون بۆ مشریکێک بکە، با کەسی نزیکیشی بێ لە کاتێکە کە یەقینەن ئەزانێ ئەو بە کافری مردووە. سیرەکەی الله سبحانه وتعالى کۆنتڕۆلی عاتیفەی رسول الله مان بۆکە لەو بوارەیە. ئەوەی ئیتر رسول الله صلى الله عليه وسلم داوای لێ خۆشبوونی بۆ ناکە. کاتێکیش کە بڕیارە درێ بنێژرێ علی کوڕی ئەبی طالب دێ بۆ لای رسول الله صلى الله عليه وسلم أفرمي إن عمك الشيخ الكبير قد مات. أي رسول الله صلى الله عليه وسلم ما مت بيا أو بيرك مردوه. رسول الله صلى الله عليه وسلم فرمي اذهب فواريه برو بشارره ولا تحذر شيئا حتى تأتيني. هیچ شتێکیش نەگەی تایب ولا ئەمە وەیە پێ فەرمی خۆ بشۆرە دو ئەوەی کە ئەوە شۆری ئەو ئەنێژێت و ئەیشارێتەوە. هاین تەماشا بکە ئەمڕۆ عاتیفە وای لە خەڵکانێک کردووە کەسانێک نەک وەکو ئەبوو طالب بوو بێتن بۆ ئیسلام، بەڵکو وەکو ئەبوو جەهل بوون بۆ ئیسلام نوێژی لەسەرەکەن. عاتیفە وای لێ کردوون، دوعای خێری بۆکەن، عاتیفە وای لێ کردوون کە بەڕاستی ئەمە کارەساتە. تۆ بۆ دنیا بۆ مامی رسول الله صلى الله عليه وسلم داوای لێ خۆشبوون بکەی، نەوەک بۆ کەسانێکی کافر و مشریک کە لە چوار دەورێ بەلایە دێن و مردارە بنەوە. ئەبینین رسول الله صلى الله عليه وسلم ورتر لایەنێکی تری عاتیفەمان بۆ باسەکە، ئەویش لە مەسئلە و بابەتی خەواریجە. سەیرەکەی رسول الله صلى الله عليه وسلم باسی خەواریجمان بۆکە یەکەمین شت کە دەست پێەکە بە عیبادەتەکانیان دەست پێەکە. ئەفەرمێ ئێوە ڕقتان لە قورئان خوێندنی خۆتانە بێ کاتێک قورئان خوێندنی ئەوانە بینن، ئێوە ڕقتان لە ڕۆژی خۆتانە بێ کاتێک ڕۆژی ئەوانە بینن، ئێوە ڕقتان لە نوێژی خۆتانە بێ کاتێک نوێژی ئەوانە بینن. یعنی ئێوەی سەحابە لە چاو خەواریجە ئەبۆ شێوەیەن، نوێژی ئێوە خۆتان بەکەم ێزان لە نوێژی ئەوان، قورئان خوێندنتان بە هەمان شێوە، ڕۆژوگرتنتان بە هەمان شێوە. بەو شێوە رسول الله صلى الله عليه وسلم باسی ئەوانەیانەکە. بەڵام سەیرەکەی لەگەڵەوەشە ئەفەرمێ ئەمانە لە دین دەرەچن وەکو تیر لە کەوان دەرەچێ، بۆیە بە عاتیفە تێمەکەون پێیانە فەرمێ هەڵمەخەڵەتێن بە عاتیفە، بە هەست و سۆز هەڵمەخەڵەتێن. طبعا بۆ لە ناو سەحابەیە یەکێ لە سەحابەکانە فەرمێ کاتێک کە عەلی لە مەنتیقەی نەهڕەوان بڕیاریدا شەڕیان لەگەڵ کە من زۆر بێتەقاد بووم، یعنی تەماشام کردن ئەمانە ناوچوانیان ڕەش بۆتەوە، دەست و پێیان وەکو وشتری لێ هاتووە، لە زەویادایان ناوە سوژدەیان بردووە. وتم معقول نییە ئێمە ئەمانە قیتالکەین و بیان کوژین بە سەگی ناواگریان بزانین، معقول نییە. وڵێ بۆیە چوومە ژێر دارێکەوە سێبەرێکەوە ئیسراحەت کەم و بەشکم خۆم لایم لەم شەڕە من بەشدار نەبم تێیاڵێ ئەوەی پێنەچوە عەلی کوڕی ئەبی طالب بەرەو ڕووم هات. چیرۆکەکە ئیمامی ئاجوڕی گێڕێتەوە لا لە کایژی گێڕێتەوە و زۆرێکی تر لە کتێبەکانی سنە هاتووە تایە لای خەلالی جاتووە. ئەفەرمێ چوومە ژێر دارێکەوە دانیشتمەوەی پێنەچوو عەلی هاو، لە دڵی خۆمەوتم باشە من لە عەلی خۆم لە ئادەم، ئێستا عەلی بۆ بەرەو من هات. ئەفەرمێ هاو لە پاڵما دانیشت، یەکێک لە لەشکرەکە هات، هەر ئەوەندە عەلی لە پاڵما دانیشت و سەلامی کرد و هەواڵی پرسیم و یەکێ لە لەشکرەکە هاو بەلای لەگەڵ منە کە دانیشتە بوو، وتی ئەمیری ئیمانداران ئەوە خەواریج وردە وردە ئەیانوێ بپەڕنەوە لە پردەکە بۆ ئەو بەر ئاوەکە. ئەفەرمێ عەلی فەرمووی ناپەڕنەوە لەم دی و ئاوەکەوە تیاچن. ئەفەرمێ ڕۆشت و هاتەوە وتی ئەی عەلی یەک کەسیان لەم دیوە نەما هەمووی پەڕیەوە. فەرمی عەلی ڕەزا و ڕەحمەتی ئەڵڵای لێبێ فەرمووی
دێنەوە ئەمبەر پێم وتی هەمویان لەمبەرەوە کوژدێن. فەرمێ منیشتم باشە عەلی چۆن ئەمەنە دڵنیایە لەو بابەتە خۆ تا چوونەتەوە بەرەوە. فەرمیەوەی پێ نەچوو کابرا ڕۆشتەوە هاتەوتی عەلی هەر هەمویان هاتنەوە ئەمبەر. فەرمێ کەوای وتم بەو خوایە ئەم پیاوە شتێکی پێیە لە ڕەسوڵ الله صلی الله عليه وسلم بەهستم دوای کەوم. فەرمێ هەستام دوای کەوتم. یەکەم جارەها عاتیفەکە کاریگەری تێ کردووە نوێژ و عیبادەتی ئەوانی بینیوە کاریگەری لەسەر بەجێهێشتووە. فەرمێ هەستام دوای کەوتم سێرم کرد هەر هەمویان هاتوونەتە ئەمبەر و هێرشەکەن. فەرمێ لەشکری عەلی ڕەزا و ڕەحمەتی ئەڵڵای لێ بێ ئەمیری ئیمانداران هێرشی کردە سەریان و هەمویانی لەناو برد. دواتر عەلی کوڕی ئەبی تاڵیب گەڕا بەناو مردووەکانیانە. فەرمووی بگەڕێن ئێوەش لەگەڵما کەسێکی تایە کە قۆڵێکی نییە وەکو قۆڵ پێوەی نییە بەڵام وەکو سەرە تۆپێکاوە پێوەیەتی و ئەڵێ سنگی ئافرەتە یعنی لە زگماکیەوە خۆی وایە کابرایەکی ڕەش پێستە. فەرمێ گەڕان نیان دۆزیەوە تا دوای تۆزێکی تر دووبارەی کردەوە عەلی کوڕی ئەبی تاڵیب فەرمووی سوێن بەخواتیانە ئەو کەسەیان تایە بگەڕن. فەرمێ گەڕاین دۆزیمانەوە. ئەنجا فەرمی سوێن بە ئەڵڵا ڕەسوڵ الله صلی الله علیه وسلم پێی فەرموو تۆ ئەو گروپە گومڕایە کوژیت و لە ناویە بیت و تۆش قائیدەکەیان ئەکوژی و ئەوەش شکڵ و شێوەی قائیدەکەیانە ئەبۆ شێوە. صحابەکان فەرمێ ئەنجا بۆم دەرکەوت کە عەلی کوڕی ئەبی تاڵیب ڕەزا و ڕەحمەتی ئەڵڵای لێ بێ لەسەر حەق بوو و من نەم پێکا بوو دوای عاتیفە کەوت بوو. بۆیە بەڕاستی شوێن کەوتنی عاتیفە زۆر مشکیلەیە. حتا ئیبن عەباس لەگەڵ کۆمەڵێک لە هاوڵەکان و تەلەبەکانی خۆی بەپاڵ معسکەری خەواریج هاڕۆن ئەبیستن خەواریجەکان قورئان خوێنن. فەرمێ دەنگی معسکەرەکەیان وەکو کوورەی هەنگوا بوو ئاوا هاژیانە هاو قورئانیانە خوێن. فەرموویانە ئیبن عەباس والله ما هؤلاء بقوم سوء والله ئەمانە لە قەومێکی خراپ ناچن لە کەسانێکی خراپ ناچن ئەمان لە کەسانێکی باشەچن. فەرمی ابن عباس فەرمی وەلیمە بۆچی واڵێن؟ فەرمی وتیان ئەی ئەوەتانێ چۆن قورئانە خوێنن و سەیری ناوچاوانیان ڕەش بۆ دەست و پێیان هەمووی ئاوساو مانە خەریکی عیبادەت نەمانە کەسانێکی خراپ نین. فەرمی ابن عباس فەرمی واوەیلا بۆ ئێوە بە عاتیفە تێمەکەون بە عاتیفە بڕیار مەدەن نابینن یەهود و نەسارا وازیان ئەهێنا لە دنیا ئەچون لە کێوێکە ئاژیان کەچی بۆ جەهەنەمیژە ڕۆشتن بە حسابی خۆیان لەو کێوایە ژین لەبەر ئەڵڵا ڕۆن ئێ بە کەڵکیان نایە. بۆیە دوای عاتیفە نابێ بکەوی نابێ هەڵخەڵەتەی بە نوێژی زۆر بە عیبادەتی زۆر بەخواپەرستی زۆر لە کاتێکا کابرا کوفر و شیرکی هەیە چونکە ئەڵڵا سوبحانه وتعالى هیچی لێ وەرناگرێت تۆ لێی وەرەگری لئن أشركت ليحبطن عملك توشي شرك بووی هەموو کردارەکە هەڵوەشاوەتەوە ومن يكفر بالإيمان فقد حبط عمله هەر کەسێ کافر بێ لە دوای ئیمانی کردارەکانی پوچ هەڵبووەتەوە. ئێ تۆ ئەڵێ من لێی وەرەگرم با کوفریشیە بێ من لێی وەرەگرم با شیرکیشیە بێ دەی ئاگاداری خۆت بە قبولکردنی کوفر کوفرە قبولکردنی شیرک شیرکە. عاتیفە نەدبا بڵێ وڵا شەو نوێژی هەیە کەواتە کوفرەکانیشی من چاوپۆشی لێ یەکەم شیرکەکانیشی چاوپۆشی لێ یەکەم نابێ. سەحابە چاوپۆشیان لە بیدعە نەکردووە وخوارج زۆربەی سەحابە فەرمون کافر نەبوون. عەلی کوڕی ئەبی تاڵیب فەرمووی هم من الكفر هربوا کە لێیان پرسی کافرن فەرمووینا لە کوفر ڕایان کردووە بەڵام ڕێگاکەیان غەڵەت کردو تووشی بیدعەیەکی زۆر گەورە بوون کە بیدعەی خروجە و ئەوە واکای تر هیچ عەتفێکمان نەبێ بۆیان. بەڕاستی تۆ نابێ عەتفە هەبێ بۆ کافر نابێ عەتفە هەبێ بۆ مشریک نابێ عەتفە هەبێ بۆ مبتەدیع نابێ عەتفە هەبێ بۆ ئەو کەسەی کە مصیرە لەسەر کەبیرە و داعیە بۆ و شانازی پێواکە چونکە بەڕاستی ئەمە کارە سادە خوڵقێنێ وەختە واکە کە ئەو کەسە خۆی لاباش بێ و نەشگەڕێتەوە و تۆش تووشی هەمان فکر و بیر و بۆ چوونی ئەو ببی. بۆیە بینین ڕەسوڵ الله صلی الله عليه وسلم فەرمێ لە صحیح مسلمە هاتووە داوام کرد لە ئەڵڵا سبحانه وتعالى کە داوای لێ خۆشبوون بکەم بۆ دایکم فەرمی ئیزنی نەدام داوای لێ خۆشبوونی بۆ بکەم بەڵام ئیزنی دام بچمە سەر گۆڕەکەی. ئەڵڵا سبحانه وتعالى بخۆی سەرپەرشتی ڕەسوڵ الله کردو لە مەسائیلی عاتیفەیە. کابرایەک دێ بۆ لایە فەرمێ باوکم لەکوێیە فەرمێ لە جەهەنەمە کابرا پێی ناخۆشە بێ فەرمێ باوکی من لەگەڵ باوک تا لە جەهەنەمە یعنی دوای عاتیفە مەکەوە ئەی کابرا تۆ تاکەی دوای عاتیفە ئەکەوی. بەڕاستی عاتیفە لە جاهیلیەتی شەوەیە چونکە ئەم عاتیفەیە سەرچاوەکەی ئەسڵەن لە جاهیلیەت و لە کوفرەوەیە وەکو چۆن ئەڵڵا سبحانه وتعالى باسی قوڕەیشەکە فەرمێ هەنوو چی إنا وجدنا أبانا على أمة وإنا على آثارهم مقتدون. إما باو باپیران من دۆزیەوە تۆ لەسەر ڕێبازی ئەمە ڕێبازی باو باپیران من ون ناکەین عەتفمان هەیە بۆیان
وەکو چۆن یەهودیش کاتێک قیل لهم اتبعوا ما أنزل الله قالوا بل نتبع ما وجدنا عليه آباءنا ما ألفينا عليه آباءنا. ئێمە باوەڕ دوایە واناکەوین کە باپیرانمان لەسەر دۆزیوەتەوەی ماتفمان بۆوان هەیە و لە هەناین لە ڕێبازیان ئەمە کارەساتە. ئەمە ئینسان تیاچێنێ بۆ بێگەداری خۆت بی دوای عاطفە نەکەوی. وأبينين رسول الله صلى الله عليه وسلم بما نفرمي أخوف ما أخاف على أمتي منافق عليم اللسان. أو يكمل بما ترسي زانم لسر أمتكم كي منافقك كزباني بعلم به أو خلقش بعاطفك حلخلته علمك لي بيني قصة جوانا كان لي بيني فصاحتك لي بيني بهوي هالبخلته هو بشواني بكوي لكاتك أويش منافقة وهي ئاگاداری عاطفة بالأمر ومنافقان زۆری عليم اللسان بوون بە پێشەوە ئیمامی خەڵکی هەڵخەڵەتاون پێیان ئەو دوایانەکەون تۆ بێعەدل بی لە بڕیار و لە قسەکردن تا بێعەدل بی. تەماشاکە رسول الله صلى الله عليه وسلم ئاوا فەرمی حوذەیفەی کوڕی یەمان کە باسی ئەو بابەتاکە بە هەمان شێوە بابەتی عاطفة فەرمێ اتقوا كلمة الحكمة تخرج على في المنافق. خوتان بارزن لكلميك جوان لو شيء جوان لو شيء بر حكمت كلا سردمي منافقك وديت درو يتر منافقك كتان لنبي با بياو تشاك وبا إمام يخسر دواحب كون شو براسي تا جهنم تان با تانا وجهنم نهتان وستين ويا بيتو بيش هموشتي توحيد بخيت بيش هموشتي كوا أنجا أو سنة أنجا أو إطاعي الله ورسول كام سياند لا بيني أنجاتو ولائي مطلق تابعوي نو كابرا توحيدكي هلوشان وتو يتر بهريك يبيلا هلوشان لو كان توحيد ياخذ لسر سندني وتوشي بدعب وبا شرك وكفر شينية مرام توشي بدعب ولا داوة لا طريقة رسول الله صلى الله عليه وسلم لبيروك الدنيا دينا ياخذ كابرا إطاعي الله ورسولنا كان إطاعي هوا وأرز وكان خويا يعني خلقي ترى كما هي أونيته يتر بشويني كوي ياخذ بباشي بزاني ياخذ عطفه هبي بوي بشويك يتر تيام بشي بي كبداخ وامر زورك لخلقي أو عاطفة بردوني ولا ناوي شي بردون أصلا. إبراهيم عليه السلام لرجي قيامته وكل صحيح بخاري هاتوا أبو هريرة فرمي وكسي إبراهيم باوكي بينه باوكي بيه فرمي يا إبراهيم فريام كوا إبراهيم جلال الدنيا زور لو أسان ترم لي داوا كردي كأمر تو الله فريام كوا أجر بدوتها فريادة كوتم باوكي الله يمرو بقصتكم لقصد درناسو فريام كوا إبراهيم عليه السلام فرمي باب پروردگار بلهم إذن ورق لله پروردگاري أي پروردگار مو باوكما الله سبحانه وتعالى جواب يداته يا إبراهيم إني حرمت الجنة على الكافرين من بهشتم لسر كافر حرام كردوه عطف نجوله لو يايا بي فرمي الله سبحانه وتعالى إبراهيم تماشاي بربيتك إبراهيم اش تماشاي بربيتك سيرك باوكي كراوة تولا برازك وتولا صقيك قر يترهيج عطفه لضليانا من يبوي وبرو جهنم بره يعني تماشاك الله سبحانه وتعالى بخوي أقداري في غمرانشة ناهي له بشوين عاطفة بكون و عطفيان هبي بو كافريك بويا بيني أتكلم على إبراهيم ولدي وما كان استغفار إبراهيم لأبيه إلا عن موعدة وعدها إياه فلما تبين له أنه عدو لله تبرأ منه. فرمي إبراهيم عليه السلام كانت يقول سأستغفر لك ربي أما موعدك ووعدك بداي بباوكي بلام كبيني باوكي دجمني الله شون داواك على الله لدجمنك خوش به بويا تبرأ منه خوي بريك الراس وخو لو باوك كافري ويا قدار با داعيك كتوشي كفر بو بانكوازك كتوشي كفر بو جروبك كتوشي كفر بو نباوكتن نبراتن هيج كسيكتن شون أبي توبة عاطفة دو أوان كيو بباش يامزاني لكاتك الله سبحانه وتعالى قبولي نكرد ولا بيغمبران باوكيان وماميان ودايكيان وجنيان بمسلمان بزان لبر عاطفة بباش بزانا لبر عاطفة ويا قداري خدبة أقداري خدبة هر كس كفري كرد
شیرکی کرد لی بەری بە هەتاوەکو تەوباکە و پەشیمانە بێتەوە دەست لە کوفر و شیرکەکەی هەڵەگرێ و داغڵی ئیسلامە بێتەوە و بە جوانی پەیڕەوی ئیسلامەتیەکەیەکە بە قسەی باق و بریق و بە وتاری حەماسی هەڵمەخەڵەتێ ئەگەداری خۆت بە بۆ قیامەتت. الحمد لله رب العالمين.